سەرەتا بەخێراتنی ملاتان دەکەنەوە فستیڤاڵی کۆلێژ زانست هەروەکو دەبین ئەم فستیڤاڵە سەردەم بەشەکانی کۆلێژ زانست لە بایۆلۆجی و فیزیا هەمویان لێرەدا پرۆژەکانی خۆیان پێشکەش کردووە لێکێک لەو بەشانەی کە لە هەمویان فربەوارترە بەشی فیزیایە کە وەک دەبین لە بوارەکانی تەکنۆلۆژیا و لە بوارەکانی دیکەش هەمویان پرۆژەی خۆیان پێشکەش کردووە یەک لەوانە لەگەڵ مامۆستا ئەژی بەیەکەوە لەسەر کارە فەلەکناسیەکان دوو پرۆژەمان داناوە یەکێکیان کۆرنادۆیە کە پێبینیکردنی کۆڕۆنا یاخود بەڵێسە ئاگرەکانی دەوروبەری خۆرە و یەکێکیان پەڵەڕەشەکانی خۆرە کە هەردووچیان لێرە دەتوانین ببینین چونکە دو ساڵەکانیانێتی دوای ماوەکانیەتی تاوەکو دو ساڵی کە خۆرەکانی دەست پێ ناکاتەوە لێرەدا بۆ تەلیسکۆپە ئێمە کە ماگنیفیکیشنەکە یاخود گەورەکردنەکەی 6 زانێ لێرەدا پەڵەڕەشەکانی خۆر دەبینین و هەروە فلتەی تێدایە بۆ ئەوەی هەم ئەزێ چاو نەدادن هەمیش ڕووناچیەکان بە تەواوی دیار بێ و لێرەش کە تەلیسکۆپەکەی سەر لاماندا کە پلیگەرمیەکە زۆر بەرز بوویەوە لێرە سپێکترۆمیتری تێدایە شەبکەدا بەش دەبیتن بۆ هایدرۆجین و ئەلفا و تەنها بەشەکان دەبینین و پلازمایەکان و ئەوانە بەدەستەکان چادەوی بە تەواوی تێبین دەکرێتن هەبوونەوە زۆر فستیڤاڵانە زۆر گرنگە چونکە قوتابیەکان زۆر زیاتر تێکەڵ دەکات لە یەکتری و هەروەها دەتوانن قوتابیان پێ ئەوەی توانایەکانی خۆیان بۆم لایەک نیشان بدەن زۆر سپاس